مێژووی دروستبوونی شاری هەڵەبجە. قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور ئەی خەریکی شارەزا بە هەموو شاری شارەزوو. قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارەزور. دەشتی شارەزور تەنها لە بەروبوومی کشتتوکاڵیدا نا، بەڵکو لە بواری ئەدەبیات و شعریشدا لە پلەی یەکەمدا بوو. نیشتیمانی دەیان هەڕەمی مەزنی ئەو مەجالە بوو. دەشتی شارەزور بەهۆی هەڵکەوتە و شوێنی جوگرافی و بە پیتی خاکەکەی بەگزادەکانی شیوەکەڵ کە پێیان دەوترێت سیانزە ماڵە لەوێ نیشتەجێ دەبن و ئاوادانی دەکەنەوە. ئەم ناوچە ئاوادانە ئەمڕۆ ناسراوە بە پارێزگای هەڵەبجە. شاری هەڵەبجە لە ساڵی 1650 لەلایەن بنەماڵی حەمەدچاوە شیوەکەڵی ئاوادان کراوەتەوە. دواتر بە تەنیشت ئەوانەوە هەندێک ماڵی جوولەکە نیشتەجێ بوون. ناکۆکی زۆر لەسەر مێژووەکەی نییە. پەسەند کراوە کە عوسمانیەکان لە ساڵی 1700 زاینیدا بنیاتیان ناوە. سەرەتا خێڵەکانی جاف لەو ناوچەیە نیشتەجێ بوون تا دواتر بەهۆی هەڵکەوتە جوگرافیاکەی خەڵکی تر لە ناوچەکانی ترەوە ڕویان تێکردووە. مستەر ریچ لە گەشتەکەیدا لە ساڵی 1820 هەڵەبجەی بەشار داناوە. لێکدانەوە و بۆچوونەکانیش لەسەر ناوی هەڵەبجە پێچەوانەی دروستبوونەکەی ڕاجیایی زۆر لەسەر ناونانی هەڵەبجە هەیە. لەوانە بۆچوونی یەکەم دەڵێن ئەو ناوچەیە شوێنێکی جوان و دڵگیر بووە لەبەر ئەوە پیان وتووە عەجەبجا، دواتر گۆڕاوە بۆ هەڵەبجە. بۆچوونی دووەم دەڵێن کابرایەک لەو ناوچەیە بێچۆ هەڵۆیەکی گرتووە، ئەو کات وتراوە هەڵۆبەچە، پاشان گۆڕاوە بۆ هەڵەبجە. بۆچوونی سێم دەڵێن خەڵکی کرماشان بەهۆی بازرگانیەوە سەردانی حەڵەبیان کردووە لە سووریا. دواتر ئەو ناوچەیەیان بینیوە هەستیان بە لێکچوونێکی زۆر کردووە لە ڕووی کەش و هەواوە، پێیان وتووە هەڵەبی بچووک، پاشان پێیان وتووە حەلەبجە. بۆچوونی چوارەم دەڵێن کابرایەک بە ناوی هەڵۆبەک ئاوادانی کردوێتەوە، لەوەوە پیان وتووە هەڵۆجا، پاشان گۆڕاوە بە هەڵەبجە. بۆچوونی پێنجەم دەڵێن میری سەلجوقیەکان ئەلەب ئەرسەلان کاتێک بەو ناوچەیەدا تێپەڕیوە وەک شوێنی خۆی لێ ڕوانیوە و پێی وتووە هەڵەبجە، پاشان گۆڕاوە بۆ هەڵەبجە. ئەم بۆچوونە لە هەمویان زیاتر نزیکە لە ناوی هەڵەبجە و مێژوونووسی کورد جەمال بابان ئەم ڕایەی پەسەند کردووە. بە لە بەرچاوگرتنی ناوی شارەکانی تر کە زۆربەیان بە ناوی کەسەکانەوە ناونراوە، ئەم ڕایە لە ڕاکانی تر بەهێزتر خۆی نیشان دەدات. هەڵەبجە لە ڕووی کارگێڕیەوە ساڵی 1889 بووەتە قەزا. ساڵی 1950 لە ناحیەکانی سیروان، شارەزور، پێنجوێن، خوڕماڵ و وارماوە پێک هاتووە. لە ساڵی 1959 پێنجوێن و دواتر دەربەندیخانی لێجیا دەبێتەوە. ساڵی 1968 یەکەم هەوڵی بە پارێزگابوونی هەڵەبجە دەدرێت، بەڵام سەرکەوتوو نابێت. ساڵی 1999 بڕیاری بە پارێزگابوونی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بۆ دەردەکرێت. لە سیانزەی ئاداری 2014 پەرلەمانی عێراق وەک پارێزگا دەنگی لەسەر دەدات. لە ئێستادا هەڵەبجە پارێزگای چوارەمی باشووری کوردستانە. سەنتەری پارێزگاکە هەڵەبجەیە. هەڵەبجە بە دووری 75 کیلۆمەتر کەوتووەتە خواری و ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانیەوە. دەکەوێتە نێوان هێڵی درێژی 46 پلەی ڕۆژهەڵات و هەردوو بازنەی 35 بۆ 36 پلەی باکوور. لە باکووری ڕۆژهەڵات و باشوورەوە بە چیاکانی هەورامان، شنروێ، باڵامبۆ دەورە دراوە. بە درێژای 75 کیلۆمەتر سنووری بە ئێرانەوەیە. دەشتی شارەزور بە ڕۆژئاوای شارەکە دەست پێ دەکات و لە ڕۆژهەڵاتی ناحیەی سوورداش کۆتایی دێت کە درێژەکەی دەکاتە 100 کیلۆمەتر. لە ڕووی هاوینە هەوارەوە دەوڵەمەندە بە سروشتی جوان و خاوەنی دەیان ناوچەی گەشتیاریە و بەشێکی زۆری هاوینە هەوارەکانی دەکەونە هەورامان. 726 متر لەسەر ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ڕووبەرەکەی 1532 کیلۆمەتر چوارگۆشەیە. هەڵەبجە لە ڕووی ژماری دانیشتوان و پێکاتی ئاینیەوە ساڵی 1970 لە 4 گەڕێکی سەرەکی پێکات بوو. ئەویش گەڕەکەکانی بامۆک، پاشا، سەرا و پیر محەممەد کە سەرجەمی ژماری دانیشتوانی 22411 کەس بووە. ژمارەی ئەو خێزانانەی لەو چوارگەڕەکە نیشتەجێ بوون 3850 کەس بووە. ژماری دانیشتوانی ناو هەڵەبجە زیاتر لە 65800 کەسە کە بە تەواوی ناوچەکانیانەوە یەکسانە بە 105,000 کەس لە ڕووی ئاینیەوە مسلمان و کاکەیی تێدا دەژین. هەڵەبجە لە مێژوودا بەرگەورەترین کارەسات کەوتووە. لە ساڵی 1970 کیمیاباران کراوە لەلایەن ڕژێمی بەعسەوە. زیاتر لە 5,000 کەس شەهید بووە. دەیان کەسی تریش بریندار بووە کە تا ئەمڕۆژ بریندارەکان ماون و چاوەڕێی ساڕژبوونی برینەکەیان دەکەن. سەرباری ئەو برینە قوڵا هێشتا هەڵەبجە لەسەر پێیە و گۆرانی بۆ جوانی دەچڕێت. ساڵی 2014 وەک پایتەختی ئاشتی ناوی تۆمار. کۆنێ بزە و خەندەی شارم ماڵی پاشام بۆش بێنازە شمشاڵەکەی خاڵەمینە بۆ بێسۆز و بێیازە.